پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێ إن الله ليرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. خوای گەورە بەم قورئانە کۆمەڵە خەڵکی بەرزەکاتەوە و هەر بەم قورئانەیە کۆمەڵی خەڵک ئەخاو ساقیتیانەکە پەرژینی قایم بێ لە ڕووتان. هەڵگرتنی ئەم پەیامە پیاوی خۆی ئەوێ، هەڵگرتنی ئەم قورئانە و لەبەرکردنی تەنها لە بواری تەجویدا. حەزەکەم ئەوەش بزان ئەگەر قورئان بەس خوێندنەوەی بوایە، بەس دەنگخۆشی بوایە، بەس ئەوانەی کە پێشنوێژیەکەن و زۆر جار پەنا بەخوا وەکو قورئان بەکارێنن بۆ قوتی ڕۆژانەیان، واللهی هیچ کەسێک کێشەی لەگەڵ ئیسلاما نابوو. بەڵام قورئان لە مەزمون و تەطبیقاتە هەموو عالم دژایەتیەکات، تەنگی بە هەموو عالم هەڵچنیە. وەکو کابرایەک لە ئەمریکا ئەڵێ من تەنها ڕێز لە مسلمانەکەم، بەس ڕێز لە مسلمانەکەم، لە غەیری مسلمان بەبێ ڕێز سەیرەکەم. کابرا خۆی ئەمریکیە، ئەزانی بۆ ئەڵێ بەس مسلمان، ئەڵێ مسلمانێک لە عەرەبستانەوە هاتە لە ئەمریکا دانشێ، تەقتەینا خۆیەتی لە گەڕەکێکە، ئیلتیزامی هەیە نوێژەکە، ڕۆژووەگرێ، خەڵک هەمووی ئەخواتەوە بە بەرچاوی، ئەو بۆ خۆی بە ڕۆژووە بێ، خەڵک هەمووی زینا ئەکا، ئەو تەقتەینا خۆیەتی یەک دەستی بەر یەک ئافرەت ناکەوێت. هەموو عالم ئەڵێ دوو لە ڕووی جەنابتان نێربازی و ئەو نەخۆشیانی کە لە وڵاتانی ڕۆژئاوا هەیە، ئەم بە تەقتەینا لە ناو کۆمەڵگەیەک ئازەق بۆ تۆڵێمانە هەمووی حرامە. ئەڵێ عەزەمەتی ئیسلامیش لەوەیە دەرەکەوێت ئەگەر هەزاران خەتیب و مەلاکانیان بێ یەک حرامیان بۆ حەڵالکە، یەک کەس لێوە قەنەعەتی پێ ناکە. قەسەمەن بیلا ئیساکە کە من بڵێم جاقەی چێکە قس چیە، خۆ تۆ توانین بڕۆی دوو دەفتەر لێکی وەرگی دوو دەفتەر و دە وەرەقەی بدەیتێ و دوای بۆ خۆت سیارەکە بکڕی کەی پارەتە بوو بیدێتەوە. ئەڵێن هەیلەوە کام لە ئێوە ئەبجەدیاتی ئیسلام کرا، ئەڵێن ئامەزاوە ڕیبایەت و باسیەکەی. ئەگەر نەسیحەت کرام وازم لێ ناوت کورا ئەڵێنەوە گومڕایت نوێژش لە پشتیەوە مەکەن، لەبەرەوەی حرامێکی من الدینی بضەرورەی حەڵال کردووە لە ئیسلامە. کام لە ئێوە هەیە مامۆستایەک بێ قسەیەکتان بۆ بکە عەقڵتان نایبرن ڕێکە چن بە مامۆستارێ ئەوە تەواوە کورە نەوەڵا نەعوذ بالله ئەوە کوفرە. بۆیە ئەڵێ ئەو ئیسلامە سیستەمێکی هەیە و سیستەمێکە کۆنتڕۆڵەکەی ئەوەندە بەقووەتە هەر عالمێک، هەر نوێژ خوێنێک، هەر ژنێک، هەر پیاوێک لەو پرەنسیپە دەرچێ مسلمانان خۆیان هەمویان ئەزان ئەوە دەرچووە لە خەتەکە. ئەوە چێ دیاری کردەوە ئیسلامە؟ مع العلم دینەکانی تر هەزاران شتاتەتە نایەوە، هەر ئاواش ئەڕوا قوبوڵیان کردووە. بۆی ئەم ئیسلامە خوا ساحێبێتی، الله سبحانه وتعالى صاحبی ئەم ئیسلامەیە. هەر کەس لە ئێمە سوپاسی خوا بکەین لەسەر ئەو نیعمەتەی کە لەم شەوانەیە بە یەکەوە دائەنشین، لە ماڵا دائەنشین، لە مزگەوتەکانە دائەنشین. من هەموو جارێک وتومە خۆشەویستان، وحی نیعمەتی وحی لە ژیانی ئینسانە زۆر گەورەیە. خۆشەویستان نیعمەتی وحیە. خوای پەروەردگارە فەرمێ لە ماڵەکانتان سوکناییم بۆتان دروست کردووە. دەی هەر کەسی ئەهلی تەوحید و ئیسلام بێت ئەبێ بە ئەندازەیە سوکنایی لە ماڵەکەی خۆیان دروستکە کە لەگە خێزانی چووە ماڵێتر خێزانی باس ئیشەکانی ناوماڵی خۆی نەکات. ئەمە زۆر گرنگە. ئەگەر تۆ بە مەفهومی تەوحید و ئیسلام ماڵەکەی خۆت کۆنتڕۆڵکەی هیچ کاتی عیبەت ناچێتە دەرەوە. ئیسلام حەسمی عنسوریەتی کردو. ئەلەم دقەیە کە من قساکەم لەو ئەمریکایی ئۆبامای ڕەشپێز حکمی کرد 8 ساڵ نووسراوە نۆ دۆگ نۆ بلاک، سەگ و ڕەش بۆی نێبێتە ئەم مەطعەمەوە، بە قانونیش لە شارەوانی ئەمری بۆی وەرگردووە. لە لای ئێمە بیلالی حەبەشی لەسەر کەعبە بانگی داوە، دینی ئێمە عنسوریەتی حەسم کردووە. خوای پەروەردگارە فەرمێ ومن آیاته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن أكرمكم عند الله يتقاكم. دەتەواوی تر عنسوریەت نەما. لە ئیسلامە خوای پەروەردگارە فەرمێ ئەرز و ئاسمانم دروست کردووە ئەگەر بەشەری سیر کە بزاو ئاسمانە بغەیری عەمەدین تەڕەونەها، دنگەی نییە بۆ سەیری ئەو هەورانە ناکەی، بۆ سەیری ئەو ئاسمانە ناکەی، بۆ سەیری ئەو زەویە فراوانە ناکەی. ئەوە عەزەمەتی خوا ئەگەیەنێوانیە ومن آیاتی یعنی ئایەتی خوایە. و لەگەڵ ئەوەشە اختلاف ألسنتكم وألوانكم زمانتانم جیاواز کردووە. بۆچی؟ لتعاونوا، بۆ ئەوەی لەگەڵێکا تەعاون بکەن، بۆی شارەزای یەکتر بن، بۆی لەگەڵ یەکا هەڵکەن، لەبەرەوەی ئێوە ئینسانن، مەیمون و بەراز نیتان، بەشەرن. بۆیە خوای پەروەردگاریش ئەفەرمێ لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس. ئەم قورئانە ئەگەر دامان بگردایە بۆ سەر پیرەمەگرون لەت لەت ئەبوو لە ترسا، بۆ سەر ئەو چیا گەورانە بۆ قەندیل لەت لەت ئەبوو لە ترسا. وتلك الأمثال نضربها للناس. ئەمەش نمونەگەلێکە بۆ ئینسان ئەهێنینەوە. ئەو ئیسلامی ئەمە حەسمی عنسوری کردووە. هەر لە یەکەم گۆشە نیگاوە هات ڕێزی دایک و باوکی بردە ئاسمانە. خوای پەروەردگارە فەرمێ وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. دەبڕۆ لە هەموو قانونی مجتەمەعاتی پێشکەوتووە بۆم بێرە مافی دایک و باوک چییە؟ کوڕ بە خاوەنی ناکات، گیانی دەرەچووی بن
لە دارولعەجەزە لە پێنشن هاوس حکومەت پارێکی بۆی تەرخان کردو ئەی شۆرن و ئەی گۆڕن و بە خێوی ئەکەن. یعنی تەسەورکە لەناو ئەم کۆمەڵگەیە چەند کەسەیە لە ئێوە ڕیشی هەبێت یەکێ بڵێ بەخوا ماشەڵا من لەسەر سونەت و ئیسلام وا موهیمە، کورەڵێنەوە دایک خۆی بەخاوە ناکە، کورەڵێن ڕۆڵە بڕۆ دایک خۆت بەخاوەن کە ئینجا باس ئیسلام بۆ ئێمە بکە. ئەوە کێوایی لە خەڵک کرد عەزیزەکانم لەو قورئانەیە خوای گەورە فەرمێ وەقەضا رەبوکە ئەللا تەعبودوا ئیلا ئیاه وبالوالدین ئیحسانا. یەکسەر لەگەڵ تەوحید و لا ئیلاهە ئیلا الله بەخاوەنکردنی دایک و باوکت واخفض لهما جناح الذل من الرحمة وقل ربي ارحمهما كما ربياني صغيرا. باڵی زەلیلیان بۆ ڕاکێشە. ئەوە لە ئیسلامە ئەم شتانە حەسب کراوە لەو وەحیەی کە ئێوەی گەنج لە خزمەتیان. بۆیە خۆشەویستان دەست بەو وەحیەوە بگرن، واللهی ئەڵڵا خۆشگوزەرانتانەکە، واللهی ئەڵڵا ئەتانکاتە پێشەوای خەڵک.